بەڵە بەڕێزان لەسەر شارەکانی بەغدا بۆ سەر هەرێمی کوردستان و نەناردنی موچە و شایستەدارایەکان بۆ هەرێمی کوردستان گفتوگۆ و شرۆڤەی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز نەوال موسەوی شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبێت. خاتو نەوال شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵ ئێمەیە. لە دەستپێکا بۆ دەستپێکەین دەمانەوێت بزانین ئەو فشارانەی کە بەغدا دەیکات بۆ سەر هەرێمی کوردستان ئایا بەڕاستی فشارەکان سیاسین یا خود یاساین وەکۆی کە سەرۆک وەزیران باسی لێوە دەکات؟ بەڵێ سلااو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵەکەتان زۆر سپاس بۆ میوانداریە. لە ڕاستیدا ئەم دۆسیە ئەم تێبینێکە هەیە بەڕاستی بابەتەکە زیاتر پەرەیسەندووە گرژی دوای ڕووداوەکانی کەرکوود و کە چوار شەهیدی لێکەوتەوە لەلایەنی کوردیەوە بە تایبەتی ڕێوشێنەکان دەبوو بە ئاراستەیەشی چۆن بێ بە ئاراستەی دادپەروەری بێت بۆ ئەوەی کەوا بزانین چی ڕوویدا لە کەرکک ئایا چێ فەرمانیدا کە تەقە بکرێت. بۆیە بەڕاستی ئەم گۆڕانکاریە لە دۆسەی کەرکک و هەروەها وروژاندنی ڕای گشتی لە هەمان کاتدا ڕای پەرلەمانی عێراق بە ئاراستەی بودجەی عێراق بە تایبەت پشکی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە ڕێکەوتنێک هەبوو دوو مانگ لەمەوبەر کە لە هەمان کاتدا چەندین گفتوگۆ و دانوستان لە نێوان لایەنی کوردی و حکوومەتی فیدراالیدا هەبوو لە هەمان کاتدا. بۆ ئێستا پێویستە دەبوو کەوا میکانیزمەکە وەکو خۆی جێبەجێ بکرێن. بەڵام گۆڕانکاری لە ئاراستەکان ئەمە بۆ چییە بۆ ڕووپۆشکردنی ڕووداوەکانی کەرکووک کە ئێمە گوێبیستی زۆر بۆ چوونەکان بووین سەبارەت بە بودجە و لەمان کادا خەرجکردنی بودجەی و پشکی هەرێمی کوردستان. بۆیە من پێم وایە بەڕاستی ئێستا فشارێکی سیاسی هەیە لەلایەن حکوومەتی فیدراالیەوە بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان، فشارێکی سیاسی نەک فشارێکی یاسایی بە تایبەت بۆ سەر پارتی دموکراتی کوردستان کە دەیەوێتکەوە ململانێکی سیاسی شەریفانە هەبێت لە هەڵبژاردنەکانی داهاتوودا لە پارێزگای کەرکووک و چونکە بەڕاستی کەرکووک لایەنی کە کوردی تێیدا زیاتر بوونی هەیە. بۆیە دەیەوێت کە لە هەڵبژاردنەی کە چاوەڕوان بکرێت لە مانجی دوازی داهاتوودا گۆڕانکاری زیاتر بکرێت. بۆیە ئەم بابەتە وەکو باس ڕەنگە وەکو کاتێکی فشار بەکاربهێنرێت بۆ سەر پشکی هەرێمی کوردستان لە بودجەدا بۆ ئەوەی کەوا بکرێتە بابەتێکی مشتومڕ لە لێوەلایەنە سیاسەکاندا. لە ڕاستیدا ئەمە نیگەرانێکی زۆر دروست دەکەن نەک تەنها لە هەرێمی کوردستان تەنانەت لەلایەن حکوومەتی عێراقیشەوە ئەوەی کەوا لە هەمان کاتدا لە حکوومەتی عێراقیشەوە. بەڵێ پێم وان نییەکەوە ئەمڕۆ بڕیارەکان ڕەنگە هەڕەمەچی بن، ڕەنگە جۆرێک لە ئالۆزی زیاتر لێ بکەوتەوە دیدگاکانیش زۆر ڕوو نەبن، چونکە ئەو ڕێکەوتنانەی کە کراون تەنانەت ڕێکەوتنە سیاسەکانیش کە جگە لە ڕێکەوتنە تەکنیکەکان کە لێ هەولێر و بەغدا واژۆکران پێویستە ئاماژە بکەوینکەوە ئەم کۆسپانەیکەوە هەن بەڕاستی بە شێوازێکن دەیانەوێت کەوە پێشێلی یاخود بڵێن بەلا ڕێدابردنێک بێت بۆ ڕێکەوتنەکە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت پارتی دموکراتی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراالی. خانما نەوال کێشا کوردستانی دیگەل بەغدای تنێ موچە و بودجەنینە مەسەلە ئامادە 140 بە تایبەتی دوێ خۆڵێدا ئارمانجەک و یاسا نەفت و غازێ دەربچیتن دامەزراندنە ئەنجومەنی فیدراالە مەسەلە بچووکردنە قەوەرەی هەرێما کوردستانەیە بە تایبەتی دوان ساڵێن دومەهیەدا ژالیە حکوومەتە فیدراال کوردستان چاوە شێتن خۆ ژڤێ میزاجیەتێ ژڤێ عقلیەتە پرانیە خوسەپێن ڕزگار بکەت و بساخلەمی دەربکەویت. بەڵێ من پێم وایە ببوورە ئەگەر لەوەکو وەڵامی پرسیارەکە بدەمەوە لایەنی هەرێمی کوردستان بەڕاستی هەرێمی کوردستان بەڕاستی هەموو ئەوەی کە هێتی بەکاری هێنەوە ئامرازەکانی خۆی بەکارهێنەوە ئامرازەکانی باوەڕپێکردن و ڕێکەوتنی بەکارهێنا بۆیە مافی خۆیەتی هەرێمی کوردستان کە بەرگری لە خۆی بکات بەرگری لە بنەمەکان و شایستەدارەکانی خۆی بکات بە هەر شێوازێک بێت چونکە تێبینی ئەوە دەکەین کەەوە پاشەکشێک هەیە لە ڕێکەوتنەکان لەلایەن بەغداوە سەبارەت بە مادەی دەستوورەکان و مادەی 140 کاراکردنیە بەڕاستی لە بەرژەوەنی کەرکووکە کە جێبەجێ کرێت بەڵام ئایا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو لایەنە سیاسیانی کە زۆرینیان لە پەرلەمان هەیە ئایا ئەمانن
دەناوێت بەڕاستی دەیانەوێت بکەنە ڕێکەوتن سەبارەت بە کەرکووک ئایا ئەو لایەنە سیاسیانە دەتوانن پشتیان پێ ببەسترێت بۆ ئەوەی کا یاسای ئیداری و تەکنیکی دابنێن بۆ ئەوەی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا ڕێک بکەن ئایا ئەم لایەنە سیاسیانە دەیانەوێت و نیازیان هەیەکەوە هاڵەکانی 20 ساڵی ڕابردوو چاک بکەنەوە سەبارەت بە پرۆسەی سیاسی و ئەنجامەکانی حکوومەتە تاوافقیەکان بەدڵنیاییەوە بۆ بۆچینمان نەخێر هیچ نیازێکی ڕاستەقینە نییە جدیەت و ڕژدێتیت نییە بۆ چارسەکری کێشا پەسێدراوەکان بەڵکو بە پێچەوانەوەوە چونکە ئەوان کۆسەب دروست دەکەن کۆسپ و بربەست و لەمپەری دیکە دروست دەکەن بۆ ئەوەی کەوە نەگەین بە خاڵی لێکتەگەشتن و لە خاڵی چارەسەر بۆیە لەمپەرێک لا دەبن لەمپەرێکیکە دروست دەکەن بۆیە من پێم وایە باشترە بۆ هەمووان بە تایبەت لانی کوردی کە بڕیاری خۆی بدە بڕیارێکی ئازانە بدات سەبارەت بە کێشەکانی لەگەڵ بەغدا کە لەسەر بنەمای چی دراوە بنەمای هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت و کە ئەم حکوومەتەش هەر لەسەر ئەم بنەمایە پێکێنراوە بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی پێویستە بڕیارێکی ئازانە بدرێت بەڕاستی دابەشبوون هەیە لە نێوان چوارچێ هەمانجی بەڕاستی دابەشبوون هەیە ئەم بابەتەی کێشەی کورد ئەوانی یەخستووە بەڕاشکاوی دەڵێن بڕیارێکی ڕاستەقینە نەدرێت بۆ ئەم بابەتە بەڵکو پێویستە میکانیزمەکان بەکاردەهێنرێت بۆ ئەوەی کەوا کۆسپی زیاتر دروست بکێت تاوەکو نیازێک هەبێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پارێزگاکان و لە هەمان کاتدا هەوڵێک بۆ هێشتنەوەی کۆنتڕڵیشکردەیی دەرگەی ئەو یاسانەی هەن لە هەمان کاتدا تێنەگەیشتن و سیستەمی سیاسی عراقی لە هەمان کاتدا بەڕاشکاوی و شەفافیەوە دێڵێن بەڕاستی لێک تێنەگەیشتن هەیە سەبارەت بە پرسی هەرێمەکان لە کاتێکدا عراق دەوڵەتێکی فیدرالیە بەڵام ناتێگەیشتنێکە گوێبیستی دەبین لێرە و لەوێ تێبینی ئەوەمان کردووە هەوڵ دەدەنکەوە دەیانەوێتکەوە ئەم سیستەمی فیدرالیە ئەم هەرێمە تێک بشکێنن لێرە لەوێ گوێبیستی ئەوانە دەبین گویانەوێت کەوا هەرێمی کوردستان لەژێر هەژمونی خۆیان بهێڵنەوە بۆ ئەوەی کۆمەڵێک ئەجێندای خۆیان جێبەجێبکە لە هەمان کاتدا هەندێک ڕۆڵی وڵاتانی هەرێمی ڕۆڵێکی پیس دەژێڕن سەبارەت بە هەرێمی کوردستان دەترسنکەوە ئەزمموی هەرێمی کوردستان بگوازرێتەوە بۆ وڵاتانی هەرێمی کەواتە خاتوونەوەل عێراق چی دەست دەکەوێت لە بەرامبەر ئەو دژایەتیکردن و فشارانەی کە دەیکاتە سەر هەرێمی کوردستان يعني باعتقادي انه بڕوای من ئەو دەستکەوتانی کە دەستی دەکەوێت بەڕاستی دەستکەوتی سیاسی کاتین هەموو کێشەکان چارەسەر دەکرێن ئەگەر هاتوو لە حکوومەتش دەبێت لە حکوومەتەکانی داهاتوو دوو چارەسەر دەکرێن بۆیە لێرە و لەوێ گوێبیستی ئەوە دەبین هەم حکوومەتێکەوە پێک دەهێنێت بەڕاستی کۆمەڵێک کێشەی هەیە کە دەبێت چارەسەر دەکات کەواتە ئایا کەی ئەم کێشانە چارەسەر دەکرێن کەی ئەم کێشە کەڵەکە بوانە چارەسەر دەکرێن پرسیارەکە ئەوەیە ئەگەر هاتوو بڕیارێکی سیاسی یەکگرتوو نەبێت بە تایبەت لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە کە ئەمڕۆ نوێنەرایەتی شیعە و نوێنەراتی پەرلەمانیش دەکات زۆرینەی پەرلەمانی دەکات کەواتە کەی ئەم کێشانە چارەسەر دەکرێت کەی چارەسەری ڕاستەقینە بۆم کێشانە دادەندرێت بۆ دۆخی ناوخۆیی و هەروەها بۆ بە دەستخستنی توانایی بۆ دروستکردنی ڕایەکی گشتی گرنگ بۆ بەرامبەربوونەوەی تەواوی ئاڵنگاریەکان لە هەمان کات ئاڵنگاری هەرێمیەکان سیرکە بەڕێزە پێمان وایە کە ئەمڕۆ عێراق بەڕاستی ئەو توانای نییە لە ئەم چینە سیاسی کە هەیە بەڕاستی بە تەڵاویەوە دەڵێم ئەمڕۆ عێراق ئەو توانای نییە کە بتوانێت کێشەکانی خۆی چارەسەر بکات بتوانێت کەوا چارەسەرێک دابنێت بۆ پێداویستەکانی قۆناغی داهاتوو لە هەمان کاتە بۆ دۆخی هەرێمیکەش هەروایە ئەو توانای نییە. موسەوی شروع بەکەرە سیاسی گەلێک سپاس بووتە.